لەگەڵ دەستپێکی جەنجی ئیسرائیل و حەماس جارێکی دیکە دەستەواژەی جیهاد لە نێو کۆمەڵگەی موسڵمانان کەوتەوە بەرگوێ لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بۆ چوونەکان لەم بارەیەوە جیاوازن. هەندێکیان پێیان وایە ئەوەی حەماس لە غەزە دەیکات جیهادە، هەندێکیشیان دەڵێن نەخێر ئەمە جیهاد نییە، بەڵکو شەڕی بەرژۆندی و سیاسەتە. لە یەکەم بەرنامەی ئێکس باس لە جیهاد دەکەین. ئایا ئەوەی حەماس دەیکات جیهادە؟ ئەوانەی لە هەرێمی کوردستان پێیان وایە جیهادە بۆ ناچن؟ مەرجەکانی جیهاد چین؟ جیاوازی نێوان جیهاد و قیتال چییە؟ من کۆڤان عەزەت ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە ئاراستی هەرێکە لە بەڕێزان دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد مامۆستای زانکۆ و گوتاربێژی ئاینی و هەروەها دکتۆر ئیدریس کاریتانی شارەزا لە فکری ئیسلامی دەکەین. مامۆستایان بەخێر بێن. سپاس بۆ جەناب. بەخێر بێن. سپاس بۆ پەنجا خولەک لەگەڵ یەکترە بین ئینشاءڵڵا مناقەشەیەکی جوانەکەین. دکتۆر عەبدوڵەتیف، ئایا ئەوەی ڕوودەدات ئێستا و ئەوەی حەماس دەیکات لە غەزە جیهادە یاخود نا؟ ئەگەر جیهادە بۆچی و ئەگەر جیهاد نیە بۆچی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەوەی دەستکەم بە بەرنامەکە هەڵبەتە خەڵکێک ئەم بەرنامەیە دەبینێت دوعایەک دەکەم بۆ ئەوەی خۆی پەروەردگار دوعاکەمان قبول کە هەمووی بڵێن ئامین. داوا دەکەم لە پەروەردگار بۆ خاتری ناو جوانەکانی وەسیفاتە بەرزەکانی تێکڕای مسلمانانی ستەملێکراوی غەزە بپارێزێت و یا ڕەبی خۆی پەروەردگار سەریان خەی بەسەر جوولەکەی زایۆنی داگیرکاری ئافرەت کوژی مناڵ کوژی بێتاوان کوژ خی پەروەردگار دڵی هەموو مسلمانان خۆشکەیت بە سەرکەوتنێکی نزیک بە ڕزگاربوونێکی نزیک بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ سیفاتە بەرزەکانت. خاڵی یەکەم کە هەموو مسلمانێک متتەفیقە لەسەری ئەوەیە کە جوولەکە داگیرکارن و جوولەکەی زایۆنی داگیرکارن وەستەمکارن خوێن ڕێژن و ئەهلی غەزە بە تایبەت و فەڵەستینیەکان بەگشتی ستەم لێکراون و شەهید کراون و ماڵداگیر کراون. ئەمە متتەفیقین لەسەری. خاڵی دووهەم هەر مسلمانێک ڕوبەڕووی داگیرکارێک ستەمکارێک بێتەوە کە وڵاتی داگیر دەکا جا خوێنی بڕێژێ میلەتی لێ دەربەدەرکە ماڵی داگیرکە عەرض و ناموسی هەتکە وڵاتەکەی زەوتکە ڕوبەڕووبوونەوەی ئەمە جیهادە لە شریعەتی ئیسلامدا. ئەمە گومانی تێدانی و بە ئیتیفاقی هەموو عولەما. بۆیە لە فەڵەستین ڕوبەڕووبوونەوەی جوولەکە هیچ دوو مسلمانێک گومانیان لەوە دانیە کە جیهادە. ئەمە دوو خاڵ. دێنە سەر خاڵی سێم، بەڵێ جیهادە، بەڵام جیهادەکە چۆن بکرێ و کەی بکرێ و ئامادەکاریەکان چین و ئەم هەنگاوەی دەندرێت بە زەرەری مسلمانان تەواو دەبێ یا بە مەسلحەتی مسلمانان. خلافەکە لەم جزئیەتەدایە لەم خاڵەدا ئێمەش باس لەو جزئیەتە. بەڵام هەندێک جار چەواشەکاری دەکرێ. خاڵی سێهەم تێکەڵ بە یەکەم و دووەمیش دەکرێ کە ئەو کەسانەی بۆ نمونە کە ڕەئیان وایە کاکە لەوانەیە ئەمڕۆ تەوقیتەکە مناسب نەبێ، ئامادەکاریەکان وەکو پێویست نەبێ، پشتیوانی وڵاتە ئیسلامی و عەرەبیەکانیشیان لە پشت نەبێ، بۆیە هەنگاونان لەوانەیە زەرەر بێ. کە ئەم قسەیە دەکرێ دێن لەو لاوە چەواشەکاریەکی زۆر بگرە درۆ بۆتانێکی زۆر کاکە ئەمانە بە جیهادی نازانن، ئەمانە لەگەڵ جوولەکەن، ئەمانە لەگەڵ مسلمانان نین. باسی تەوقیتت کرد، باسی ئامادەکاریت کرد، باسی زەرەر و زیانت کرد. ئەمە ئەم سیانێتیایە لە یەکەم ڕۆژەوە کە کراوە، لە یەکەم ڕۆژەوە کە کراوە من خاڵی یەکەم و دووەم باس کردووە. ئەمە بەیاننامەیە کە دەرم کردووە لەگەڵ کۆمەڵی مامۆستا سەبارەت بە جوولەکە و فەڵەستین. ئەمەی کە لە فەڵەستین بەگشتی و لە غەزەش بە تایبەتی ڕوودەدات بریتیە لە ستەمکاری و داگیرکاری و خوێنڕێژی و کاولکاری لەلایەن جوولەکەی زایۆنی دڕندە بەرامبەر مسلمانانی ستەملێکراوی فەڵەستین و دوورە لە هەموو بەهایەکی شەرعی یاسایی ئەخلاقی مرۆیی و مسلمانانی فەڵەستین خاوەنی فەڵەستین و پارێزگاریکردن لە ئاین و خوێن و ماڵ و خاچی خۆیان جیهادێکی پیرۆزە. هەر مسلمانێکیش لەم جیهادە بکوژێت بە شەهید حیساب ئینشاءالله. ئەمە بەیانە یەکەم ڕۆژ دەرمان کردووە، قسەمان لەسەری کردووە، ڕوونمان کردوتەوە. باشە دێنە سەر ئەوەی کە لەسەری ناکۆکەن. ئەوەی لەسەری ناکۆچین خۆی لە ئوسولی فقهدا بابەتێکەیە پێی دەوترێ یعنی تعلیق المناط،
يعني تعليق الحكم بالمناط بزانين تحقيقي بكين خلافك لە کوێیە بەڵام ئەمڕۆ ئەوەی کە لە شارع و لە بازار و لەلایەن زۆرێک لە بانکخوازانەوە لە ئارادایە زمانیان زمانی علمی نییە و زمانی تەقوا و ئینساف و ویجدانیش نییە نایەت بڵێ ئەم مامۆستایە لەگەڵ من لە بڕگەیەکدا خلافی هەیە و جهەنەظەری جیاوازە دێت تەخوینت دەکات بگرە تەکفیرت دەکا تۆمەتی ناڕەوا و بوهتان دەخاتە سەرت لە پێشچاوی میلەت ناشیرنتکە ئەمانەی پشتیوانی جوولەکە دەکەن من لێرەوە دەڵێم هەر کەسێک بەڵێ یەکێک لەوانەی تەکفیری کردوین ئەم مامۆستا بەڕێزەیە کە ئێستا بە قسەی خۆی دەیسەلمێنم ببوورە لەم شوێنەوە دێڵم بۆی هەرچی مسلمانێک کە دەیبیستێ بڵێ ئامین خی پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکان سیفاتە بەرزەکانت کە من وەکو عەبدولەتیف پشتیوانی جوولەکەم کردبێت یا پشتیوانیان بکەم یا خۆشم بوێن یا حەز بە سەرکەوتنیان بکەم و لە بەرامبەردا حەز بە مسلمانان تێگڕای مسلمانان حەز بە مسلمانان نەکەم و حەز بە شکستی مسلمانان بکەم خی گەورە لە ناوم بەرێت ئەم بەرنامەیە تەواو نەکەم خی گەورە لە ناوم بەرێ مسلمانان چێ دەبێت بڵێ ئامین ئەگەر واژ نییە بوهتانە من ناڵم خوای لە ناویانبەرین ناڵم لە ناویانبەرین هیدایەتیان دەی زۆر باش ئەگەر داوای لێبوردن و تەوبە نەکەن گەرنیان نازاناکەم بۆکردنی دکتۆر ئازا ناکەیت ئەگەر لەم بەرنمەیە نەڵێ داوای لێبوردنم هەیە ئەوەی من کردم تۆم نەناسی بوو ناحاڵی بووم گەرنیازە ناکەم زۆر باشە دێنە لای دکتۆر کەواتە مەوێ بۆم ڕوونکەیەوە بەڵێ ئەو سێ خاڵێکە گوتت تەوقیتەکەی ئایا گونجاو یان گونجاو نەبوو ئایا لە زەرری مسلمانان یاخودنا ئایا مسلمانان لەگەڵی یاخودنا بە پێی ئەوانەیە کە گوتت جیهاد نییە نەک جیهاد نییە براکەم ئەوەی کە مسلمانانی فەڵەستین تێگڕا بەرامبەر ئەو ئەستەمکارە دەیکەن بەڵام ئەم هەنگاوەی کە نایەن بە هەڵی دادنێم ئەم هەنگاوەی نایەن بە هەڵی دادنێم بەڵێ هەنگاوەکەیان پەرچەکردارە ڕەتفعلی ئەو هەموو زوڵم مستەمەیە کە ساڵانێکە دەسەڵاتدارەتی فەڵەستین لەگەڵ ئەوان نین بەڵێ ساڵانێکە جوولەکە زوڵم لە مسلمانان دەکا ئەوانیش یعنی حەقی خۆیانە دیفاعکەن حەقی خۆیانە تۆڵە بکەنەوە بەڵام دەست پێشخەر بوون بەڵام چێ جوولەکە هەفتا ساڵە دەست پێشخەرە بەڵێ لەمەیان بەڵام ئەمە ڕەتفعلە نەک بڵێن وڵا هەر لە هیچ خۆڕاییەوە حەماس هات دەست پێشخەری کرد و هجومی کرد ناوانییە ئەمە باجی چییە ئەمە باجی چییە هەفتا ساڵ ئێواڵە مناڵە کوژرێ شەهید دەبێ لەوێ با بڵێن پیرە گەنجە هەمویان یخۆ هی ئەوانیش عینەن شت لەگەڵی نین هەر بێتاوانێک هەر بێچەکێک هەر کەسێک کە لەگەڵ ئەو زوڵ مستەمەنیە چکە جوولەکە هەمووی زایۆنی نین هەمووی سەهیۆنی نین هەمووی داگیرکار نین بۆیە زۆریان لە جوولەکەکان ئینکاری لە حکوومەتەکەی زایۆنیەکە دەکەن بەڵێ گاوەکەی حەماس دروست نەبووە چکە خەڵکی بێتاوانیش دەڵێن هەڵەیە بەس دەڵێن هەڵەیە ئەژینە دوعای خێریشان بۆ دەکەین و مسلمانیشن براشمانن بەڵام بەڵام بەرهەمەکەشی دیارە بەرهەمەکەی دائما العبرة بالخواتيم دائما خاتمەی شتەکان حیساب کە سەیری بەرهەمەکەکەین دەبینین ئەم هەموو مسلمانە کوژرا لە پای چی دکتۆر لە بەرامبەر لێرە بچێتە نەخێر بۆ غەزە براکەم ئێستا ئەوان لە خەڵکیان کەم نییە خەڵکەکەی خۆیان نازان چی لێ بکەن چۆن بیپارێزن تا کە شوێنێک مابێ کە وایان زانی ئەمانە نەخۆشخانەکانن وانە ئەو هەموو مسلمانە چۆتە نەخۆشخانەکان ئێستا لەوێش لێیان ناگەڕن چوونەتە ناو نەخۆشخانەکانج بۆیان زۆرتە پێویستیان بە من و تۆ نییە کە بچین وەزعەکە زۆر لەوە گەورەتر و ترسناکترە خوا یارمەتیاندا بۆ خاتی ناو جوانەکانی زۆر باشە دکتۆری دریس سەرتا بینێ لای تەکفیرەکە وەڵامی خۆت ئازاد وەڵامی ئەویان بدەیتەوە چونکە واڵێ منی تەکفیر کردووە بەڵێ باشە بەنای خۆی گەورە و میهرەبان دانریزە و ڕاگیری درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سەرەتا من سڵاو دەنێرم بۆ ئافرەتانی غەزە وەکو سومەیە وەکو خەدیجە وەکو ئافرەتانە سەری هەموو ئافرەتی مسلمانی جیانیان بەرز کردەوە سڵاو دەنێرم بۆ پیاوانی غەزە پیاوانی حەماس کە قاقاعی ئەم عەسرن چونکە جاران کاتێک دەیان گوت قاقاع بەرامبەر هەزار کەسە زۆر کەس خەیاڵی بۆ دروست دەبوو ئێستا بۆی سەلماندین بەڵێ پیاوێکی مسلمان بەرامبەر هەزار کەسە سڵاو دەنێرم بۆ منداڵەکانی غەزە وەکو معاد و مەعود بەڕاستی ئەبوجالەکانی نێو جوولەکە دەکوژن سڵاو دەنێرم بۆ ڕیشسپیەکان وەکو عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم بۆ دەسەلمێنم
وزارە سڵاو لێم گەڕباستاوەکە بێت سڵاو بۆ هەموو تاچێکی ئەوە کە پێم وایە لەم عەسڕە لەم سەردەما لە عەسری تەکنۆلۆژیای سەردەم لە عەسری سەورەی فەڕەنسی لە عەسری مافی مرۆڤ و ئازادی ئەوەی کە ئەوروپا بانگەشەوە دەکا بەڕاستی هەم توانیان سەری موسڵمانان بەرزکەنەوە و لە تاریخی ئێمە دەگمنە ئەوەی کە کرابێ و بەڕاستی ژن و مندا هەموو ئەوروپاش ناژندا نییە بۆ دەسەلمێنم ئەمە یەک دوو بابەتی ئێمە بابەتی جیهادە جەنابی دکتۆر ئاماژە بەوە دەکات کە ئێمە تەکفیرمان کردیم پێم خۆشە بابەتەکەی مۆزوعی بی ئێمە هاتین بۆ مناقشەی فکری لەسەر بابەتی غەزە جارێ بابەتی جیهاد بابەتێکە علاقەی بەشی وەیە علاقەی بە فیترەتی بەشەری وەیە دوو علاقەی بە نظام و سنەنی تەدافعی کەونی وەیە علاقەی بەوەی وێ کاتی خۆی کاتێک قابیل هابیل دەکوژێ هابیلەکان ناچارن ناتانیەوەکان دەیان کوژن بە ناچاری دەبێ بیر لە جیهاد بکەنەوە و لە پاشی ئیمان بەڕاستی جیهاد ضرورەت و سینامە و لەو عەسر و لەو سەردەمەی کە ئێستا ئێمە تێیدا دەژین بەڕاستی ئەگەر جیهادێکە بێت لە عالەم ئێمە فەخری پێ بکەین هەموو شروتەکانی جیهاد تێدا بێ ئەوە حەماسن تەمەناش دەکەم ئەو شورتەی کە جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد مەرجێک لە مەرجەکان بە خەواتیمە ئەگەر بە خەواتم بی بەڕاستی ئەوە لەلایەک تاریخی جیهادی هەموو ئومەت دەخێتە ژێر پرسیار چونکە بەشێک لەوانەتە سەمەرزی خاتیمیان بووبی دوو بەڕاستی ئەگەر تەماشای شۆڕشی کوردی بکەین شۆڕشی کوردی 50 ساڵی 100 ساڵی خان تازە گەیشتە نەتیجە یعنی ئەوە کارەساتێکی گەورەیە سێ ئێمە دوو زۆر جیهادمانەیە جیهادێکمان هەیە جیهادی دیفاع جیهادێکمان هەیە جیهادی تەڵەب ئەوانەی کە حەماس دەیکەن ئێستا ئەوە جیهادی دیفاعە و ئەو ئیستیباقی کە حەماس کردی ئەگە نەیکردایە ناتانیاهۆ دەیکرد و ئێمە 2014مان لە پێشە بەڵێتان هەیە بەڵێ لە 2014مان لە پێشە 2500 کەسیان کوشت لە غەزە بەبێ ئەوەی بەغەزە هیچ حرەکە بکە دوو ئەو ڕۆنیە کاکە ئیسرائیل ئەوە دەکە ئەوە تاریخ سەلماندوویەتی 75 ساڵە ئەوانە هاتوون لەسەر خاچی خۆیان لەسەر ماڵی خۆیان لەسەر شوێنی خۆیان دایان کوژن دایان بڕن ئەوە دوو سێ مامۆستای دکتۆر چەند جار لە خلالی لەوە تیش شەڕی غەزە دەستی پێ کردووە و من متابعی وتارەکانم کردووە لەو دوو ڕۆژەی پێشترنا لەو دوو ڕۆژەی تەماشا دەکەم مامۆستا بەبەردەوام بەهانە دەینتەوە کە ئەوە جیهاد نییە لە بە چەند سەبەبش یەک لەوانە دەڵێ کەم من فئەتین قەلیلەی بەسەمە مەفرۆشنەوە وتە کاکە ئەتوو دەبایە عەددە و ئیعداتە بێ من لێرەوە دەڵێم جەنابی دکتۆر جارێ لە منهەجیەتینگۆ جیهادی تێدا نییە چونکە تاریختان دیارە جیهادتان نەکردو ئەمن بێدەنگ بووم جێم باش بۆ گرتی توش وا بکەی لە پاشان ئایا بیسەلمێنین بە نەتیجە تاریخ جارێ قورئان کاتێک دەفەرمێ کەم من فئەتین قەلیلە دەڵێ کەم کەواتە یاسایەکی کەونیە لە قورئاندا قانونێکی کەونیە لە قورئاندا على ئەکسەری فئە قەلیلەکە بەسەر کەثیرەکە دەکەوی ئەو یەک دوو کە یاسای بڵین قورئانیە ئەمن بە تاریخ لۆ دەسەلمێنم جارێ تەماشای تاڵوت و جالوت بکە ئەوە دیارە نەسی قورئانە ئەوان قەلیل بوون بەسەرکەتن لە پاشان سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە غەزوەکان تەماشاکە ئەوە ئەگە یەک لەولا بربرە مستاخرەوە پێغەمبەر بۆ خوا یارمەتیدا باشە ئەی ئەبوو بەکر ڕزای خوا لێ بێ ئەویش بێرێ کاکە وەڵا ئەویش سەحابە بوو باشە با بینە سەر تەماشای تاریخکەین شەڕی یەمامە 12000 بوون ئەوان 40000 کەس بوون وشەڕی خالیدی کوڕی وەلید غەزوەی خالیدی کوڕی وەلید لە عێراق و لە بیلادی شام 16 موقع سەرکەوتن بە 12000 کەس بەرامبەر بە 6000 کەس و غەزوەی یەرموک لەگەڵ ڕۆمان ئەوان 36000 کەس بوون مقابل 100000 کەس جلبی قادسیە 32000 مقابل 140000 کەس نەهاوند 30000 کەس مقابل 150000 کەس جەلەولا 13000 کەس مقابل 100000 فتحی ئەندەلوس 12000 مقابلی هەر ئەو فتحی صلاح الدین کردی کە باوکە گەورەی ئێمەیە شانازی پێوە دەکەین ئەوە جیهادی تەڵەب بوو و بە 12000 کردی اینجا وەرە تەماشای حرەکەی تحرری کوردی بکە یەک حرەکەی تحرری کوردیم لۆ بینە لە عالەم بە کوردی و بە غەیری کوردی لە شەڕی هەموو دنیادا بینە لە شێندەر ئێمەی کورد دکتۆر بەرامبەر بە حکومەتی عێراق لای من پرسیارە بۆچی بۆ نمونە ئەوانەی کە لە بەرەندە ئەو دەڵێ فەڵەستین ناتوانێت نەتیجەش بەس ئەوەی کە هەیە لە غەزێ دەسەڵاتدارانی فەڵەستین کە لەوێن آخر ئەوان فەڵەستین بەشدار نەبوون وەکو حکامی عەرەب ژێردەستن سێبەرن ئەوان ناتانیان و پێیان دەڵێ ئەنە ڕەبوکم الأعلى ئەوان ژێرن بەسەر چاو هیچمان عاد نییە
بەڵێ وەکو حکامی عرب ئەوانە ژێردەستن ئەوانە دەبێت ئیستری بۆچی ئەوان ژێردەستن بۆچی ئەوان ژێردەستن آخر لەبەر ئەوەی دیارەوە مەسەلەکە عقیدەیە ئیمانە ولا و بەڕاءە مەسەلەی مەبدەە مەسەلەی خاکە آخر خۆ محمود عباس و باقی قیادەکانی تری ئەوی کە لە زیانی عربی ئێستا بەشێکیان بێدەنگن هەمووی سەبەبەکەی ئەوێ بەڵێ کاکە ئەوان تەطبیقیان کردی هەر یەک لە قسەکانی جەنابی دکتۆر دەڵێن ئەرێ دکتۆر ژیان ئەتو پێت چۆنە تەطبیق چۆنە پێت دەڵێ من وڵاکەم لەوەی نییە جا دکتۆرەی چۆن ئەتوو لە مؤتەمەری دەڵێ ئەو حکوومەتەی سعودیا حکوومەتێکی ڕەشیدا قیادەکەی تەواوە حەقی خۆتی دیفاع لەوە بکە چۆن زانیت ڕەشیدە لە کاتێک نانەزین تەطبیقی لەگەڵ ئیسرائیل کردیا و ئەوەی حماس کردووی خێر ئەوەی حماس کردی یەک لە هۆکارەکانی ئەو منە دەبێت تەطبیق بکرێت چونکە تەطبیق بکرا بە قەزیەی دینی و قودس گۆڕایی پێداهات ئێمە پێمان وایە حماس و حرەکەی حماس و ئەوەی دەکرێت بڵێ حرەکەیەکی دینیە لەسەر دینە لەسەر قودسە و ئەوانیش ئەلانیان کردێ لە پێش 2017 شەروابوون بەڵێ لەوەتی هەن ئەوانە مناقشەی سەر مەسەلەی دینە مەسەلەی لە تەجدن شد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا أو هيز مزالي تدانيا قرآنيش دفرمي وقاتلهم حتى لا تكون فتنة فتنة بلا زياد هر لو عصر زياد ومن هرنيني قاتلوهم حتى تشي فرمو آياتك تشيبو ببولا قاتلوهم حتى بلا لا يكونوا فتنة أو لا تكونوا فتنة إيش يعني والله لا والله باش بقصيتو به دمزاني ملاحظتي ام لو باب نبي ما مستعقد لآيات باشا آيات القرآن براي برزم حتى لا تكون حتى ناصبه قلتم حتى لا تكون تكون تزيل كاو بهالحال كاكا من لو آيات غلطهم كل بوي بنوسن باشكو بيباتو هو من مينوسن بردنوني ما بوي بنوسن بيباتو دكتور ليرة براو ودراونية آيات بوي بهلا نخندرته ما مستعي برز براشيرنا كم كوتم تكفير لسه تكفيري كي خود وتم فكري تكفير من تكفير بنكردو قلت ما منهجي استاي مدخلي كاتق ليان دبرسي دلي كاكا واجتنبوا الطاغوت دلي الطاغوت شيا كل ما يعبد من دون الله اقصى كما كردوا استشهد دوباري ده كما بلي استشهد دوباري ده كما بلي اندر بلي اي باش خير استا جنابتان او هم ولي امرا لشرق الاوسط هم تن بولي امري خوتان داناوا اي اوانه طاغوت نين اي اوانه حكم ولي امري وياه اما باشي دولتي عثماني خلافه عثماني كروخا ولي امر مانيه ولي امر مصطلح شي شرعيه اخوا داينا اسلام داينا اطيعوا الله واطيعوا الرسول واولي الامر منكم دبي حكم بشريعه اخوابك بدين اخوابك بقرانك بسنتك منكم فرموا يعني شي منكم ما وصل زور باش منكم يعني شي من فين منكم يعني مسلمان دبي مسلمان به ولا باش مسلمانش به امسر كردانا مي كافر لا ما او اخوي تكفير الايو بزيما خل تكفير ناكي لا برسيادكم والله مدو ما مستوى برسيادكم والله مددمو حتى حركه امسر كردا عربا كان كافر يا طاغوتا يا مسلمانا باش يجي بل اواني حكم بغير اخوا دين اخوا كان ما مستوى مطلقي من ظلم سر كردا عربا كان او سر كردا السعوديه او كويتا او اردن او مصر ما مستوى فتوى مسلمان يا كافر فتوى ذي حالتي ما حصلت فتوى طاغوت وكافر يا مسلمانا حالتي حالتي نقاشي فكري روشنبيلي زور هركاتك زور قاضي فتوى لو ددم زور خوش من قاضيني لليدوان دا جريء بين هردوكمان والله ان شاء الله والله هرشي برسياركم اللي بكي ليره والله مددم بويا كبرسيار ملي كدي والله مدوا من دم موضوعي بم شكون من طبعي اخر موضوعي نابشت بشاري طبعا ما شرنا وشدنيا امانه او طاغوت وكافر يا مسلمان او انا زين تسونه من والله مدم او لولانا ايانا اخرنا ايانا اتبر ملزمنا ثاني ملزم كيف ايانا بهيت شيء نايلي شكا اوا دبي قطابي كان يخوت كجورت كردونه بأنا اوان زواب دنوا اوان بأنا زواب كنتم معتزلني يا مسلمان يا كافر كام يعني لا بو خلق بو ملت بو مننا بو ملت كيبون بمفتيه استوانا هم يان بس بقصب جيريانا كان بس بقصب بكرداري تيدانيه شي اولاتها اسلاميه كان هميع لا وقر كواتتو على جهاد زاري بشي كان لو ظلم او ناشسن انا جهاد وخنك ناشسن او دعم اسرائيل ده كان كاكا كواتا بتاخذ بلي بشي كان دعم اسرائيل ده كان خقمان ماني لوي دعم اسرائيل ده كان هرجمانيا بلام باش بقول من السعوديه بيوندي خوني اساي كردوتو لقال اسرائيل
بەڵێ ئەوانش تاغوتن پێم وایە کارە ساتە دەزانیە ئەنگۆ نایڵێ، دەستێک دروستکەن بازنەی ئەمنی دکتۆر ناپشتگیری پرستانەکەم هەمان پرسیارش لە طبیعەتی ئەوانەی کە ناتوانن ململانەی فکری بکەن خەریکی ئەوەن ئەتو بێخنە ناو گۆشەیەکی تایبەتەوە گۆشەی تایبەت ئەوە گۆشەی تایبەتە خوای گەورە لەم دەفەرمێ گۆشە تایبەتەوە جارێکتر کێشەیەکی ئەمنیت بۆ دروستکەن ئەمە زۆر لەو سەری هاتی زۆر باشە دکتۆر. پێت برێم ئەمن دەڵێم ئەوانەی کە تەطبیقیان کردو ئەوانەی داعمی تەطبیقیش دەکەن ئەوانە یەک لەو هەڵوەشانەوەی حەماس ئەوانەی هەڵوەشاندە و سپاس بۆخوا قەزیە قودس قەزەی حەماس مایەوە باش دواتر پرسیارەکەمەکەم سڕی بسم الله الرحمن الرحیم دکتۆر باس لە ئاەتێک کرد کە خلافان هەبوو لەسەر ئاەتێکە خوای پەروەردگار کۆمەڵشتی لێ حرام کردوین لە یەکێ لە هەرشتە گەورەکان و ئەن تەقولوا على الله ما لا تعلمون شتێک کە علمت پێی نەبێ بە ناوی دینەوە بێڵی زۆر کارە ساتە لەگەڵ ڕێزمدا مامۆستای بەڕێز هەر قسە فڕێدەدا بیر لە عاقیبەتی قسەکەی ناکاتەوە نەبۆ دنیای نەبۆ قیامەتی وتی نەتەنیاهو پێیان دەڵێ ئەنە ڕەبکم الئەعلا ئەوانش دەڵێن بەسەر چاو یعنی هەرچی سەرکردەی عەرەب و سەرکردەی موسڵمانان هەیە نەتەنیاهو پێیان دەڵێ من خوای بەرز و گەورەی ئێوەم ئەوانش دەڵێن فەرموو تەسجیل کراوە موسڵمانان دوای گوێ لێ بالەی دەنەوە ئەوانیش دەڵێن فەرموو بەسەر چاو یعنی کافرن یعنی عەبدی نەتەنیاهۆن و کافرن ئەمە فکرەی تەکفیر لەمەوە پەیدا دەبێت تەکفیر ئێوە پەیداتان کرد مامۆستا بە قسەکانم کە مامۆستا کاتی تو ڕێت پێ دەدەم بەڵام بچێ ناو معادلێک بەس چێ کافر و چێ کافرنەوەی شیە هاتوین مناقەشە لەسەر قەزیە حەماس و مەسەلەی زیاد زۆر لەو عەسرێ ئومەتێک کافر دەکەی دەژڵێ من قازی زۆر باشە دکتۆر باچینە سەر مەسەلەی قازی دەبێت چی بکەی دکتۆر باچینە سەر براکەم باچینە سەر مەسەلەکە ئەو قسەی کەوتی وتومە ئەوانە تاغوتن بەشێکی نەیوت دقی قسەکەی خۆی نووسیەوەتەوە دەڵێت لەولاوە ئەلمانیەکی تاغوت دەپەرستێ ئەلمانیەکی تاغوت دەپەرستن کە من ئەلمانیەکی تاغوت بپەرستم کەواتە من کافرم کەواتە من مشرکم ئەگەر خوا لەگەڵ خوا ئەلمانیەکی تاغوت بپەرستم کەواتە کافرم دەبوایە تو بڵێ کاکە ئەمە دەین نیقاش دەکەین لەسەر ئەو بەرنامەی کات خۆی کرد پەشیمانە لە قسەکانی ئەچینە سەر پەشیمانە لە قسەکانی خۆی دەتوانی ئیدارەی جەلسەکەی نانە دکتۆر لەسەر ئەو قەزەیەکە هاتوین ئەو بابەتێکە ئەگەر قەزیەکە بەس کوفر و ئیمانە ئەوە دەستمەعوزەکەی دەگۆڕن بۆ شەرم لە قسەکانی ڕابردوود دەکەی قسەی خۆتاتون بۆ نانم شەرمی لێ ناکەم و دووبارەی دەکەمەوە ئێمە لەسەر مەسەلەی کوفرەکە مەسەلەی جیهادەکە ئەتو دکتۆر تاغوت دەپەرستین اختصاص تێ قۆناغی اختصاصی تێ دەبی لەو قۆناغی دێ ئێمە وەرە بزانێت تەماشا زۆر باشە کراوە ئەمەمان بۆ هاتووە عنوانمان لە جیهادی باس چییە زۆر باشە ڕادەکەی نا دکتۆر دەچینە سەر مەسەلەی جیهاد ئەو بەسیارەکە دەچینە سەر مەسەلەی جیهاد کوفرە نەخێت دەچینە سەر مەسەلەی جیهاد لەسەر مۆزوعی کوفر و ئیمانە کاکە جیهاد لەسەرەوەیە جیهاد لەسەرەوەیە دکتۆر با بچینە سەر مەسەلەی جیهاد مامۆستا دکتۆر ئیدریس من تاغوت دەپەرستم یان نا جارێ هەموو وەڵام متفقن لەسەرەوەی تەشخیصکردنی شەخص مطلقاً حرام لەم کوردستانەدا ان شاء الله بايون شارع نانە باشە کاکە ڕام کرد دەرگایەکەمە گۆڕ دکتۆر حەزی لێنێ وەڵامی پرسیاری سەر مەسەلەی سەر مەسەلەی برای خۆم ئەو بابەتانە ئێستا نووسیمە چی زیاتر لە 20 هەڵە و بوهتانی دکتۆر ئیدریس کاریتانی 20 بەڵام ڕێگام پێ نادا چکە دەزانێمە کارە ساتە دوای بەرنامە گەرلە نیەتری ئازاکە لەسەر کوفر ئەوانە داوای لێبوردنم هەیە لەوەی کە تۆ بە کافر داوای لێبوردن هەر سوورم لە قسەکانی خۆ لەسەرەوەی ئێمە عەبدی تاغوتی باشە سەلەفیەکان عەبدی تاغوت وەرە سەر بابەتەکەی خۆت وەرە بابەتەکەی خۆت سد کردووە لەو مانگەی کە مسلمانان لەو حاڵەتە ناخۆشەیدان وەرە بزانم بە تو خەریکی سوار وتر وتارت داوە لە هەموو وتارەکان بەردەوام زەمی حەماس دەکەیت ئەو حاڵەتەی دەکەیت پێت بڵێم چ گوت یەکەم جارێ دەڵێ کاکە وەرن 20 سەلمێنن کەم من فیئە ئەوەی قەلیلەکە ئەدی لۆ سەر نەکەتن ئەدی لۆ سەر نەکەتن ئەوەیەک باسی فیئەی قەلیلەی کرد باڵێ باش دەڵێن بەسەر چاو خی گەورە دەفەرمێ کەم جارێک کەم بۆ تەکثیر نییە بۆ تەقلیلە باشە جار واش هەیە لە هەندێک مەوتندا لە سیاقدا بۆ تەکثیر دێ کێشەمانەوە نیە کەواتە قاعیدەیەکی قورئانی نییە دائیمی بێ خی گەورە دەفەرمێ جار وایە کۆمەڵێکی کەم بەسەر کۆمەڵێکی زۆردا سەر دەکەون دکتۆری بەڕێز ئێستا مسلمانان لە غەزە سەرکەوتون بەڵێ سەرکەوتنێکی زۆر گەوریان بەدەستێن سەرکەوتن ئەوە بێ
وەکو سەرۆکی حەماس دکتۆر گیان ئەو سەوڕەی فەڕەنسی 200,000 کەس با من قسەکەم تەواوکەم برا سەوڕەی بەختەوە حەقی من بدەم حەقی من پێم خۆش نییە بەڕاستی سەرۆکی حەقی ئەو دواتر دێمە لای تۆ. سەرۆکی حەماس لە یەکێ لە لێدوانەکانی هاتە دەرەوە دوای ئەوەی کە 10,000 مسلمان شەهید کرا خوا بە شەهید قبوڵیان کا دەڵێ موژدەتان دەدەمێ مقاومە فی خەیر مقاومە لە ژێرزەمینەکان سەلامەتن الحەمدولله ئەی ئەو هەموو خەڵکەی سەرزەوی چی بەسەر هات ئەوە مشکلە نییە یعنی پێوەری سەرکەوتن و شکست کامەیە نازانم یعنی لە جەنگێکدا 11,500 مسلمان شەهید کرا خوا بە شەهید قبوڵی کا زیاتر لە 30,000 بریندارە لە نەخۆشخانەکان جیان نابێتەوە کاول کران من بڵێم سەرکەوتنە لە کاتێکدا قورئان جەنگی ئوحدمان بە شکست بۆ دادنێ کاتێک کە مسلمانان پێغەمبەری خوایان لەگەڵ بوو عەلەیهی سەڵام وسەلام سەحابەشیان لەگەڵ بوو فەرمووی فەشیلتم ئێوە شکستان هێنا و 70 مسلمان شەهید بوو نەک 11,500 بەڵام ئەوان ئیقرار بۆ ناکەن کە ئەمە شکستێکە کە خوا لە ناو مەنبەرێکە حەز بە شکستی مسلمانان کەین بەڵام حەقیقەت دەبێ ئیقراری پێ بکەین با لەوە گەڕین مۆزوعی جیهاد مۆزوعی جیهاد مسلمان و جوولەکەیە بێگومان ئەوەیە خۆی ئەو لا جوولەکە ئەو لا مسلمانە بەڵام شەڕەکە چۆن دروست کرا چێ دەستی لە پشت بوو یعنی ئێستا من کە ئەو زانایانەی کە دەڵێن ئەو زانە بێگومان ئەو زان نەک بڵێم وڵا حەماس نیەتیان خراپە نه زۆر جار کەسێک دەخرێتە تەڵەیەکەوە نیەتی خۆی پاکە فەقیرە ناشزانێ بینیشمان ئەوان بە ئومێدی شتێک بوون لە چەند قۆڵێکی ترەوە پشتیوانیان بکرێ نەکران ئەمە دیارە بەڕوونی دیارە لەو لاشەوە حەماسیش وەکو دکتۆر بیر دەکاتەوە هەرچی وڵاتی عەرەبی هەیە هەمووی تاغوتن و هەمووی نەتەنیاهۆ دەپەرستن و ئێمادەم کاکە تاغوتن و نەتەنیاهۆ دەپەرستن نابێت گلەیشیان لێ بکەیت مەسەلەکە مەزهەبە نابێت گلەیشیان لێ بکەیت تۆ بڵێ بۆ بەهانەی مسلمانانەوە نایەن تۆ بەلای تۆ کافرن تۆر مەسەلەکە مەزهەبە مەسەلەکە ڕەئی بەس سوننە و شیعەیە چونکەوەی کە هاوکاری و پاڵپشتیانەکە خۆ دیارە چێ و چۆڵیشیان دیارە بابێمەوە خزمەتەوە مۆزوعی جیهاد ئەم کتابە چییە؟ جیهاد و تێکۆشان جیهاد و تێکۆشان لە پێناوی خوا ئەم کتابە چێ نووسیەتی من نووسیومە کەی 2003 چەند ساڵ پێش ئێستا 21 ساڵ پێش ئێستا 20 تا 21 ساڵ پێش ئێستا لەسەر جیهاد نووسیومە و نەبێ ئاگامان لە ئەحکامی جیهاد نەبێ 21 ساڵ پێش ئێستا ئەم کتابم لەسەر جیهاد نووسیوە کە جیهادی شەرعی کامەیە براکەم کەس ناڵێ مسلمان مقاومەی هەبێ جیهادی دەفعی هەبێ جیهادی تەڵەبی هەبێ غەڵەتە کەسەوە ناڵێ بەڵام باب سەیری سنەت و سیرەتی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا کاتێک کە موشریکەکان هاتن لە جەنگی ئوحود هێرشیان هێنا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەچوو مناڵەکان بێنێتە دەرەوە بیان کاتە قەڵغان بۆ خۆی بۆ خۆشی بچێت چاڵێک لێدا و لە ناو چاڵەکە خۆی بشارێتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتە دەرەوە لە شاری مەدینە بۆی خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی تووشی کوشتار نەبێت ئەمڕۆ یعنی کاریکاتێرێکم بینی ڕسمێک کە کراوە جوندیە دڕندە مجریمەکانی جوولەکە لەسەر زەوین و چەکیان بەدەستە خەڵکەکەی خۆشیان لە ژێرزەمین شاردۆتەوە بەڵام حەماس خۆیان لە ژێرزەمیندان و خەڵکە بێتاوانەکەش لەسەر زەوی بەرەڵایان کردووە جوولەکە وەرە بە کەیفی خۆت بکوژە و ببڕە و قەتل و عامکە هذا بهتان عظيم بس أشهد بالله واقع شاهدة كاتب بالنيابة 50 دقيقة بامن قسەکەم تەواوکەم گلەیی لە ئەم چەند وتارەی من هەیە ئەمانەی کە نووسیومە لێرە بەڵێ بەردەوام کە لێ دوان دەدا و سەفڕێ دەدا دکتۆرە لێ مسلمانان لە زۆر شەڕ هەبوونە کەمیش بوونە و بەڵام سەرکەوتوش بوونە بخاتی ناو جوانەکانت مسلمانانی غەزە سەرخەی بەسەر جوولەکە بۆ حەز ناکەین کاکە بۆ حەز ناکەین بەڵام ئەمە واقعەکەی کە دەیبینین کاکە جەرگمان دێشێ بۆ خەڵکە ئەو پەرۆشی ئەوەیەتی بڵێم حەماس هەڵەی کرد بەڵام من پەرۆشی ئەو هەموو مسلمانەی غەزەمە کە شەهید بوو برای پەرۆشی نییە دەبێت پەرۆشی کاممان زیاتر بێت یعنی بەوەی کە بڵێم وڵا حەماس غەڵەتی کرد ئەوان بابەتەکە ئەوانە بابەتەکە ئێستا ئەوەی دەیکە حەماس دەیکە يعني او ظلم يعني ام حكتي دشارتوا يعني لو نمونه 103 دبابي ميركافا هر يچ نو دفتر دولار
دفتر دولاری لەسەر کراهم خەمی دفتر دۆلاریانە درێ حماس لە ژێرەوەن کاکە یعنی خەمی دفتر دۆلاریانە جوولەکە و نانە دفتر دۆلار نییە نەفەقەکانیان دیارە نەفەقەکانیان دەبینە مانگەک و 10 ڕۆژە مانگ و 7 ڕۆژە چ دەکرێت قووەتێکی 170,000 کەسی گەورەترین حلفی ناتۆیە تاقەی نەوەوی هیچی پێ نەکراوە هیچی پێ نەکراوە لە شکستە هەموو دنیا دەزانی بڕۆ تەماشای ئیسرائیل هیچی پێ نەکراوە تەماشای ئیخبارات کە کەواتە خوێنی مسلمانان لا تەنقیبەتی نییە زەحمەت نەبی ئەتو باشە بری ئەریکاکە ئەو خمو دەبابە چێ سوتاندی ئەوانە منداڵ و ژوورە هزار دەبابە خوێنی مناڵێکی مسلمانی فەڵەستین ناهێنێت هزار دەبابە زوڵمە لە حماس دەکەی زوڵمە لەو حقەتە دەکەی ئینصاف نییە دەبای ئینصافت هەبێ ئەگەر بڵێن دکتۆر ئیدریس کاریتانی ئینصافت هەبێ بڵێن دکتۆر ئەو مقاومەتێک حماسە دکتۆر ئیدریس کاریتانی هەمووشیان لە ناو بچن گرنگەوەیە و شەڕە بکرێن چەند دەبابەیەک سووتێن علاقی بۆ سووت تەماشای ساحەکە ئێستا ئەوڕۆ مەسەلەن لۆ نمونە ڕئیسی ئەمریکا دەڵێ کاکە وەڵا کوشت و کوشتار تەواو دەبێ بەسبی لەبەرەوەی ناتوانێت بچینە پێش ناتوانانی بچینە پێش ئەی چی ڕایگرتووە مشون مەدا ڕایگرتووە کاکە ئەو لە هەموو تارەکانی دەڵێ ئەوان حەماس لە ژێرەوەن زۆر باش پرسیارێکم با پرسیارێکم آخر دەبێ من دەرفەتم دەی کاکەوە گوتە دەم عەدالەت بە دوو عتاتیمێرە واشەکیان عەدالەت بکەی دووەمیشیان گوتە دڵنیا بە عەدالەت ئێستا سڕێ ئەو ئێستا سڕێ تۆ جەنابتانە دکتۆر کاتی دەدەمێ پرسیار لێ دەکەم ئێستا کە وەزعی مسلمانان ئاوایە ئەمڕۆ خەستەخانەکەشیان بە سەلامەتی نەما دکتۆر ئیدریس ئەگەر بە پەرۆشی مسلمانان بی حەز دەکەی ئەم جەنگە بوەستەیە حەز ناکەی ئەو جا سڕێ تۆ دکتۆر وەڵامی دەوە قسەی خۆش بکە ئەمڕۆ حەز دەکەی ئەم دقیقەیەک پێشتر چکە مشکلم لەگەڵیە کۆمەڵی باس کرد ئەوانە دەبێ ڕاست حەز دەکەی دقیقەیەک زووتر بوەستەیە حەز ناکەی لەبەر ئەوەی حەز دەکەم چونکە من حەقم نییە لەبەر چی فقی واقع بیر دەکەمەوە ئەگەر ڕاوەستی ئەوە گەورەترین سەرکەوتنە لە بۆ مسلمانە باش بەس لەو ڕۆوە ئەو جوابت دام ئەو ڕۆ نەبی جوابت دام ئەسڵی ئینسانی مسلمان دەبێت آخر دەبێت دوو پرسیارم نا براوتم دوو پرسیارم لێ هەیە دوو پرسیارەکە پێوەندیان بەیەکەوە وتی حەز دەکەم بوەستێ باشە حەز دەکەی بوەستێ ئەمە سەرکەوتنێک بوو بۆ مسلمانان لە دید و بۆچوونی مامۆستا دکتۆر یا حەز دەکەی سبەی حماس بچێ هەمان شت کاتەوە و 11,000 کەسی ترمان لێ شەهید بێ و 30,000 کەسی ترمان لێ بریندار بێ و شاریش ترمان کاول بێ ئەو سەرکەوتنی دووەمان دەستکەوێت ئەگەر قەزیی هەمان شت دووبارە بێتەوە حەزەکەی مسلمانان بکەوێتە خەتەر هەمومان ئامادەین حەز دەکەی قەزیەی قودس قەزیەی دووبارە بێت ئەوزێڕاخی کاکە گیان بزانە وەڵام نییە قاعدەکە ئەوها نییە یعنی قاعدەکە پرسیار لێ دەکەم ئەگەر سەرکەوتنە 9,000 کەسیان ڕۆژانە لە سزنن ئەگەر سەرکەوتن بێ ئەگەر سەرکەوتن بێ دەبێ حەزکەین دووبارە بێتەوە زۆر باش دکتۆر بە قسەی هەیە و بە وەڵامی یەکەمیان ئوستاز بەڕاستی زۆر تەرکیز سەرەوەی دەکات کە لە غەزوی ئوحد مسلمانان شکستیان هینا طبعا جارێ غەزوی ئوحد کوکرا لە پێشدا غەزوی بەدر کرا غەزوی بەدر ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مەدینە بڵین عددیان کە مقل بوون بەڵام قڕیش زۆر بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوەی استیباقیەک بکا بۆ ئەوەی وجودی ئەو دەوڵەتەی بسەلمێنی وجودی جیهاد بسەلمێنی چوو غەزوی بەدری کرد بچی بەڕێی ئەوەش لۆ نەچوو لە هەندێ لۆی چوو کە قافڵەیەکێ و دوای ئەو حاڵەتەی دەهاتن هەر درێژە پێدەری بەدر بوو ئوحودی لێ پەیدا بوو ئوحدیش دوایە عەزابی لێ پەیدا بوو لە هەر سێ حاڵەتەندا لە کۆتایی نەتیجەی بەڵێ پێغەمبەر سەرکەوت ئەو دەبینیش قڕیش نەتیجەی چی بوو ئەوە یەک دوو بەردەوام یعنی بەداخەوە دکتۆر ئەو قسەیە دەکات لەلایەک دوعای دەکات بۆ سەرکەوتنیان لەلایەکی دەڵێ بەڕاستی حەماس لە ژێرەوەن یعنی ئەمە بڕوان پێ بکە پێم سەیرە خەڵکی ئەوروپا کەنەدا ئەفریقیا هەموو دنیا کاتی خۆی یەک کەس نەهاتە دەرێ داعمی داعش بکات چونکە دەیانزانی داعش ئیرهابیە تیرۆریستە بەڵام هەموو ئەوروپا ئێستا لەمە زیاتر هەژایە بۆچی بۆ حەماس لۆ دووش ئێستا دنیا بەرەو مسلمانەتی دەڕوات چۆن لە 11 سپتێمبەر حادیسەک ڕوویدا بەڵام لە کۆتاییدا ئەرێ ئەوە چییە دیراسە ئیسلامی کرد ئێستا دەڵێن بابە ینی ئەوە شاخن ئەوان لەو خاکی بەجی نامێنن لەو نەخاکەی ناڕۆن لە وڵاتەی ناڕۆن یعنی منداڵیان هەر مجاهیدە ژنیان هەر پیاویان هەر پیاوە مەردا ئەوە چی ئەوە دوو لۆیە پێم خۆشە دکتۆر عەبدولەتیف بەڕاستی بە ئینساف لە سەو بابەتی بکە خیاداتی حەماس لە ژێر زەوی نین لە قەتەر زۆربەی هەر جارە سنووری کە یەحیا سەرۆشیتیان ئەوە لەوەیە لە باقی ئەوانە دوو کەسیان لە دەرەیە کە ئیسماعیل هەنیە و کە خالید مەشعەلە ئەو دووشیان پێشتر لە دەرێ بوون ئێستا لە دەرێ نین هەر لە پێشەوە لە دەرێ بوون چونکە دائیمەن قیادات دەبێت پارێزرێ ئەو حرەکەی تەحەڕوری کوردی تەماشاکە مام جەلال و کاک مەسعود سەردەمی ئەوەی هەرێک لە وڵاتە چی بوون
چکیشی دیپلۆماسییان دەکەن بەمانە بەلای تۆ تاغوتن باسییان مەکە ئەو خاڵەت سەڵتەوەکەم جا لەولا سەر بەسەر لەنە بە هەر سەر جەنابتان سڕی تۆ و تۆ قسە بکە باش هەندێک پێیان وایە بەڕێستان لە حزبێکەوە نزیکن ئەو حزبەش نزیکە لە ئێرانش پشتگیری حەماسەکات بۆیە لەگەڵ ئەو حەماس هاوسۆزە خۆی دەبێ هەر قسێک کە دیکەی بیبی سلمێنی ئەمن بۆ خۆم هەم کەس دەزانی شایدی ئەوە دەدا کە من بۆ خۆم پرسیارکەم ڕاستە ڕاست نییە لە هیچ حزبێکی سیاسی نیم والله على ما أقول شهيد لە هیچ کاتەوە ڕاست نییە لە هیچ حزبێکی سیاسی نیم والله على ما أقول شهيد زۆر باش ئەوە یەک دوو بابەتی غەزا هەر ئەمنی مسلمان هەر تەنها سێ کەس دژە قیاداتی غەرب کە زۆر ترسناکن دەڵێن دەبی حەماس و ئەو نوێ نەمینێ ئەو جیهەتە نەمینێ قیادەتی عەرب بەشێکیان دەرێ نەمینێن لەگەر ئەو برامەت خەلیانە دەڵێن یعنی ڕەئیان لەگە حەماس جیهاد ڕەئیان لەگە حەماس نیە ئەخ کاکە وەرە دیراسەی قسەکانی جەنابی دکتۆر کە ئەوجە بۆ دەردەکەوی دکتۆر یەک مانگە بەس مبەڕیر دەینتەوە ڕەئیان لەگەڵ یان نەمێنن بۆ نمونە دائیمەن لە بەلاغەی مامۆستا بەلاغەی خوێندووە کەسێک بە قارەمان لە قەڵەم بدرێ پێی دەرێ کەل ئەسەد جەنابی دەڵێت و بەردە تاویشتی ئەو ژوەک شێر لە خێوەستان دە شێر ئیسرائیل بە شێر لە قەڵەم دەدا جوولەکان کەسی شێر الحەمدەم پارچە بوون لە بەردەستی حەماس نەماون باش بە قسە بەم قسەکان تەواو کەم زۆر باشە ئەخاتر کاتی پێ کاتی پێدا من وەڵام دەداتەوە کاکە من 30 ساڵ لە مناقەشانەدام ئەمە قەدم شۆژ نابم بەخوا لەوەش زیاتر تونتر شۆژ نابم زۆر دەگەی دوو جەنابی کاک دکتۆر مبەڕیری لەوتاری دەڵێ وەرە لۆم بسەلمێن ئەنگۆ کەی سەر دەکەون کاکە سەرکەوتن مەرج نییە ئیلا لەو حاڵەتی بیت جارێ سید قوتب ڕەحمەتی خوای لەوی 5 خاڵی باز دەکات لە سەرکەوتن لۆ تاخیر دەبی خاڵی یەکەم باز دەکات دەڵێ دەبێ مسلمانی خڵەس بمینێتەوە خڵەس ئێستا دەبینی بەس ئەومە دوو دەبێ نابێ مسلمان اعتیماد لەسەر کەس بکە ئەوانە ئێستا کەسیان نیە ئەسخوا باشە جا پێدا دەڕێت 5 خاڵان باز دەکات ئێستا ئەوەیە سێ دەبێ بەڕاستی پیس و پاک لێک بیتەوە چونکە چار بەڕاستی ئەو فئە کەمەی کە بەگەر دەکەوی ئەو فئە تەواو دەبی لە خوایان بی نەشەجاعەت و نەوەچی من چاوم لە مێز و قەنەفە و کورسی ئەوانە بی پێنج کاکە ئەوان وەچی ئێمە نین لە ژیانی شاهانە بگەڕێن ئەوانە مردون ئەوانە خۆیان بۆ ئیسلام فرۆشتووە ئەوانە دەبینی کاکە ئەوەی ئەوانە کردیان ئەو بەرخودانەی ئەوانە کەس نەیکردیان مەگەر لە قۆناکان کورد کردبی چونکە من یەک لەو کەسانم خەڵک پێی دەڵێ متعەسسوبم بۆ کوردی خاڵش کە لەو خاڵانە کە زۆر گرنگە تەرکیزی لەسەر بکەم ئەوش ئەوەیە ئەو بەڕێزانە هەر بەو قسانەی کە لەسەر حەماس دەیکەن هەموو حرەکەی تەحەڕڕی کوردیشتیان کردەوە بە من نارێت و ڕێیت خراپە لەگەر سەرۆکایەتی کوردوانە هەر بۆ خۆیان کاکە ئەوانە کێشەی گەورەیان لە بۆ کورد دروست کردی یەکەم ئەسڵەن بڕوایان بە قەزەی کوردینی دوو بڕوایان بە قەزەی نیشتیمانی نییە سێ ئەوانە دەڵێن ئەو سەرۆکانە وەلی ئەمرن ئێستا بڕۆ لە کاک مەسعود و لە ئەوانی کە بپرسە ئەرێبرێکاکەن گۆ وەلی ئەمرن کوردی ناوڵە کاکەمە هاتی نظامش دیموکراسیماندانە لە خۆمە بە انتخابات هاتمونە مرز ئەوانە دەرن ئەم گۆ لەبی لە وەری ئەمرێ مەبن ئێکورە بە من دیموکراسیم ئەتو بڕات لە دیموکراسی دیە ئەمن بە انتخاب هاتووم ئەتو بڕات بە انتخابات نییە کەواتە ئەوانە لەو نمونە ملەتی کورد 1400 ساڵە بەس 1400 ساڵە ملەتی کورد لەسە مەسەبی شافعی بوو تەدەیون وەکو تەدەیون ئەوانە هاتن کاکە یەک کێشە و مەشاکل چەند ناو مزگەوتەکان دروست کرد لەسەر تەسبیحە چی ئەوە مبتەدیعە نابی سەلامی لێ بکەین بەڵام ئەو شەوەی کە لە معمەدانی دەدرێ لە ناو سعودیا هەموو دووەلی عەرەبی زۆربیان احتیفالاتیان ڕاگرت بەڵام لە ناو سعودیا ئەوە دیارە احتیفال دەکرێت هیچ دەنجان نەبوو هەر بەیانەکیان دەرنەکرد دەڵێن وڵا حکومەت ڕەشیدە زۆر زەحمەت نەبی حکومە ڕەشیدە بەچ ڕەشیدە پێم ناڵێ بۆم ناسەلمی بەچ ڕەشیدە دکتۆر دەست تاوا براکەم تێگەیشتم کۆمەڵی قسەی کرد ماشاءالله دکتۆر عەبدوڵەتیف دەڵێن ئەکید وەڵامی خۆت حازە کردووە بۆ ئەو بەڵام بەر لەوەی بچینە سەر وەڵامەکانی تۆ دوو پرسیارم هەیە یەک ئەگەر ئەوە جیهاد نەبێت چی جیهادە چونکە وەڵە جیهادی گەورەیە ئەگەر ئەوە جیهاد نەبێت چی جیهادە باش ئەوە یەک دوو دەڵێن بەڕێستان لە سەرەتای شەڕەوە باست لە با بڵێن جیهاد و ئەوانە کردووە کە جیهاد نییە بەڵام دەڵێن هەڵوێست هەندێک گۆڕانکاری بەسەر نەرم بووی بەخواوانە هەمان هەڵوێستم هەیە لە یەکەم ڕۆژ پێش ئەوەی کە جوولەکە دەست کاتەوە بە قەتڵ و عامی مسلمانان کتمەوەی شێ حەماس غەڵەت بوو
لە یەکەم ڕۆژ تا ئەم ڕۆژ وا دەڵێم ئەلێ ژوا دەڵێم باشە براکەم بابێم باسکەین یعنی نازەم چی بۆ مامۆستا بڵێم وانە کامیانت بۆ باسکەم دەڵێ باوەڕیان بە قەزیە کوردی نییە من یەکێکم لەوانەی کە لێ ڕیفراندۆم زۆر 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 بە سەریحی و بە ئاشکرا دیفاعم لە قەزیە ڕیفراندۆم کرد کەواتە قسەکە دوانیە دووهەمیان وڵا ئەمانە تۆ پێیان دەڵی سەرکردە و وەلی ئەمر و وەلی ئەمر ینی کار بەدەست من دەڵم کار بەدەستن بەلای تۆ کار بەدەست نیە بەلای منەوە کار بەدەستە ئەی کە کار بەدەست نییە بۆچی چێ تۆی لابر لە وتاری جومعە و داواش لە چێ دەکەی بگەڕێن تۆ بە وتاری جومعە کار بەدەست نییە نه مەبەستم ینی کە داواکەی دەچی داوا لە سەرۆکی حیزبێک دەکەیت یا داوا لەم حکوومەتە دەکەیت بۆیە مۆزوعی سوڕاندنی قەزیەکە ئەنجا وڵا 1400 ساڵە کوردوای کردو ئێستا لەسەر دەستپێح و من خۆم دەستپێحم هەیە کاکل ناو سیارەکەدایە کەواتە دەڵێ لەسەر دەستپێح خەڵک تەبدیع دەکەن ڕاز نییە من خۆم هەمە باشە کاکە بام قسەکانم تاوکم با قسەکانم تاوکم ئەم خاڵەشت دیسان بە هەمان شێوە وانە بوو ئەنجا کۆمەڵێشتی تر دەڵێ کەمە هەموو ڕەدی من داوەتەوە بە حیساب دەڵێ چی بۆ بەرژەوەندی چێ ئەم قسەیە ئاغای بەڵێ دەڵێ بۆ خاتری ئاغای وەلی ئەمرەکانیان ڕەخنە لە حەماس دەگرن هەل شققت عن قەلبی ئایا سینجی منت کون کرد بزانی وایە واڵەکان دیار وتارەکان دیار باش ئێستا دیراسی بکەوە زۆر بە پێنج ئەوەندەت گوتووە وایە قسەی ئوستاز گوتی ئەتوی ئێستا لە قسەکانی پێش و پەشیمان بوویتەوە بەخواوانیە بڕوان پێ بکە تەڕاجوعی زۆری تێدایە ئەخە تۆ ئەوەژێکە لە قسە ناحەقەکان ئێستا کە دەڵێی تۆ بۆ خاتری وەلی قەزیەی کوردی بەستم یەکشت بۆ نمونە ئەوان دەرێن کاکە ئەمە قبوڵمانە ئەمە قبوڵمانە هەر کەسە کە دایەتیمام کە سبەینی حکومەتی عێراقیش بێتەوە عین دەرێن بۆ کاکەوە ئەوانە وەلی ئەمر قسەکانم تەواو باقسەکانی ئەو ڕەخنەی کە لە حەماس دەیگرن ئەوە بۆ خاتری وەلی ئەمرەکانە و بە ئەمری ئەوانە وایە ئەمە قسەکەتەوە نووسراوە خۆی پەرۆدگار ئەگەر قسەکەی دکتۆر ئیدریس کاریتانی تەواو بێت ئەم بەرنامەیە تەواو نەکەم لە ناوم بەریت ئەگەر قسەکەشی تەواو نەبێ و بوهتان بێ خۆی پەرۆدگار بۆ خاتری ناوە جوانەکانت تۆڵی لێ بسەنی ئامین مسلمانان بڵێن ئامین باشە ئەمە ئیدعای غەیبە فێر بە عەقیدە بخوێنە قسە لەسەر نیەتی کەس مەکە عەقیدە عەمەلیە ئەمە ئێوە عەقیدەتان کردە مستەڵەحات دکتۆر ئێوە عەقیدەتان کردە شکر ادعای علمی غەیب ڕێتدەم وەڵامی دێوە ولا ئەت بۆ جوولەکە بێ ئەوە عەقیدەیە تەماشای لەو بوهتانە وەلای بۆ تەماشای لەو بوهتانە باسی ناکەم تەماشای لەو بوهتانە ئەو ڕەوتەی دەکەم باش ڕاوەست نەڕۆیت ناڕۆم چێ وەلای بۆ جوولەکەیە ئەو ڕۆتەی ئێستا ئەو سەلەفیە کە لە کوردستان هەیە چێ وەلای بۆ شتێک چێ وەلای بۆ جوولەکە هەیە شتێکت بۆ بڵێم ئەمان پێم وابوو حکومەتی عێراقی کاتی خۆی لە 96 و 7 و 8 وەڵامی پرسیارم کۆمەڵک خەڵکی سەلەفی هاتن دیفاعیە لەوی کرد ئێستا ئێوە هەموو قسەکانتان لەسەرەوەی کاکە ئەوانە وەلی ئەمر دەبێت تەعایم چێ وەلای کەواتە سبەینی ئەنگۆ دیفاع مەڵێ سبەینێ ئەمە غەیبە خوا دەزانێت سبەی چی ڕوودەدا بەڵێ ئێستا ئێمە وەلامان بۆ جوولەکە هەیە من وتم لە بداية تاكوتاي شخص بتني تعميم ناك بس منا اي سلفي كان او حمود مناقشه كده سدوشتي كوكا كانت فريد دي دوي بشيمان دبي لا بشيمان نبوي موعد ولا ينبوج لك نيوت باسي ولا أتكبوج لك ولا يعني هي يعني إصلاحاتهم قصيهم تواود ولا ما نبوج لك هي دكتور ولا ينبوج لك ولا ينبوج لك هي يعني بليان نخير آخرنا أودلي لا نابي سفرية دا دوين رادك علي أمن بي دلم كاكجان أتو دلي برو عقيدة خوينا دلم أمان بي مواي عقيدة زاره مصطلحات نية سمك نية عقيدة ولاء وبراءة باش عقيدة ولاء وبراءة ولا أو كسي ولاء هبي لبوجو لك برائي لمسلمان بي أو الصد زاري عقيدة خوين دبي أو بس قاعدة لا بس قاعدة كسيك هو بينه كسيك ابن تيمية كسيك ابن تيمية وزور بعلماء لسروا متفقين أو كسانا دكتور أو بس تشخيص ناري بس ناري والله إيوه هي لفيسبوك دايبين مشتوا لسر إسرائيل ضليه من مشتوا مدحي إسرائيل دكا بهمق وتخش الزمي أو حركة دكا دكتور عبد اللطيف منم نعم بس بينات دكتور أولي توني الحمد لله دكتور دولة توني باشا براك باشا دكتور أجر حكومتي بعث بيته إيوه نفسي شتان هي بو برامبريان شي من هي يعني بون من أول كلام هكذا مسلمان به من كاتي خوي وتوما حزبي بعث حزبي شي كافرة زوريش لسر أو أمر بالقبض شي مبادر كراء ولا جياتي من ما مستايق ناوي عبد اللطيف بو للشقاء لبغداد مان خوينت من رام كرت هات موا بو كردستان أو جيرا فقيرة دواي بوين دركود أو مني بريان دا
زۆر باشە با بینۆ سەر مەسەلەی جیهادەکە. بەڵێ گوتم ئەوەی کە ئێستا دەکرێت جیهاد نەبێت چی جیهادە. براکەم جیهاد ئەو ئاەتەی کە مامۆستا بە هەڵە خوێندیەوە خوای گەوردە فەرمێ وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين لله لآياتي أنفال ويكون الدين كله لله. فتنة إمام طبري وغير طبري لتفسيركي دوش الدالين. فتنة كم تعذيبي مسلمانان نبت دوهميشان كلمة خوابرز بي ودين ديني خوابه. جهاد بو أودو مقصدية. إما كان راحتي لسر مسلمانان بيت جهاد دكين بوينا راحتيان لسر لا بدين. بەڵام کە بزانم جیهادێک ناڕەحەتی لە سەتا دەبێ دەیکاتە سەتا نەوەد لەسەر مسلمانان کەواتە عکسی مەقصودی جیهادەکە دێتە جێ دەڵین براکەم ئەم خەتوەیە منێ بۆ مەینێ قورئان پێت دەفەرمێ ئەلەم تەڕە إلى الذين قيل لهم كفوا أيديكم یەکەم ئاەت لە ئەوە کە باسم کردو پەروەردگار دەفەرمێ من ناڵێم خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە پێمانوتن كفوا أيديكم لە مەکە بۆچی چونکە دەسەڵاتیان وەکو پێویست نەبوو خوای گەورە فەرمووی جارێ ئەگەر بەبەرچاوی تۆشەوە ئەی محەممەد عليه الصلاة والسلام ئال یاسر و بیلال و سوهەیب چێ تعذیب دەدرێن پێیان بڵێ سەبرن یا ئال یاسر بۆ چونکە کە ئێستا دیفاعەکەی زەرەرەکەی زیاتر دەبێ ئەمە یەک دووهەمیان مامۆستا دکتۆرە دەبێ بەلاغی خوێند بێ دەبێ ئوسولی فقهی خوێند بێ شتێکە پێی دەوترێ سیاق الكلام سیاق الكلام مثلا كلمەی الكتاب لە قورئاندا لە ئاەتێک بەمانای تەوراتە لە ئاەتێک بەمانای قورئانە بۆ دەبێ سیاقەکە چییە من کاتێک کەوتومە چون شێرێکیان بەخەبەر هێنا یعنی دڕندەیەکیان بەخەبەر هێنا کە دوای ئەوەی کە بەخەبەریشیان هێنا نەیانتوانی پارێزگاری لە مسلمانەکان کەنەوە دەبینین واقعەکە ئاوایە ئێستا ئەوان فۆکسیان خستە سەرچی لایەن بر کە من مەبەستم دڕندەیەک هاتۆ مسلمانانی خوارد فۆکسیان خستە سەر بە جوولەکە دەڵێ شێر ینی جوولەکە بەلای تۆ شێرن کاکە جوولەکە ڕێوین کە مەبەستمەوە نیە و مەدحیان کەم مەبەستمەوەی دڕندن کەلیمەی شێر کەلیمەی پڵنگ ئەوانە بەمانای دڕندەش دێ سیاقەکە نەخشە ببینین ببوورە فەڵەستین بەرەبەر هەر بچووکە بێتەوە گەو جارە جیهاد نەکەن کەی بیکەن ببوورە ئێستا کاکە ڕێوین جوولەکە ڕێوین باشە بەڵام مسلمانان شێر و پڵنگن ئەوە ئاواتمانە بەڵام ئێستا چێچەی خوارد زعمە نەبی ئەو پرسیارەی لێ چێچەی خواردووە 2000 ئەمفال و 5000 چیمیا بارێن و ئەوەی بەقسەکانم تاوکەم ئەوەی کورد کردی ئەو پرسیارە بەچکە و چەند پرسیارش لە من کرد ئەو پرسیارە لێ بکە بڵێ ئایا ئەوانە کە کورد کردی هەمووی هەڵە بوون لەبەر عددیان زۆر مامۆستاگیان شتێک قوتی کوردی بەرامبەر بە قوتی حکومەتی عێراقی زعمە نەبی لێ پرسە هەڵە بوو ئێوە قسەتەوە هەڵە ئیدارە دەکەی براکەی من پێم خۆشە کوردایەتەکەی تۆ دەکاتەوە لە سەرەتا کوردایەتی بە من مەفرۆشە مامۆستا من دیفاع لەم میلەتە دەکەم وەڵامی پێگەیشتی وەڵامی دەدەمەوە هەر مسلمانێک ئەمەتە لە بەیانەکەی کە دەرمان کردووە ئەخیر خاڵ کە باسی غەزەیە بەڵام ئەخیر خاڵ لە چیەوە بەستومەتەوە سەبارەت بە خوێنی مسلمانان خوێنی مسلمانان هەمووی لای ئێمە پیرۆزە چ خوێنی کوردێک بێت و چ خوێنی سووریەک بێت یا یەمەنیەک بێت یا بەغدادیەک بێت و هەر وەک چۆن بە پەرۆشین بۆ خوێن ڕژاوی ستەم لێکراوی غەزە ئاواش بە پەرۆش بین بۆ ستەم لێکراوانی میلەتەکەمان و بۆ مسلمانان کە لە هەر کوێیەک ستەمیان لێکرابێت و حەز بە فرمێسکی تیمساحی ناکەین چونکە دیارە قەڵزبوونەکەتان بە پەرۆشی بۆ چییە بۆ حەماسە دکتۆر باخسی خۆی خلاصکە زۆر ڕەت دەداتەوە دڵێ وها بوختان دەکەن ئەوە دەکەم نازم یعنی ئێستا من زۆر قسەم بۆ دەکرێت قەت جواب نادەمەوە لۆ جواب نادەمەوە بەس بەڵێ کاک دکتۆر زۆر خەریکی دیفاع لە خۆی دیفاع لە خۆم زۆر باشە مامۆستای بەڕێز ئێوە ئەڵێن جیهاد برای شیرم ئەو پەروەردەی تۆ جیلێکی تەکفیری دروست دەکات خەمی ئەوەمە لەوە دەترسم ئێمە هەموو کوردی من پەرۆشی میلەتەکەمە دیارە تۆ هەشتی خەڵکی ئێمە مسلمانە ئەوە دیارە ئێوە ئەڵێن ئەوە جیهادە باشە هەندێکیشان لە کوردستان و لە نیسیاسی ئەڵێن جیهادە کە جیهاد بۆ ناچن جیهاد بکەن بۆ ناچین جیهاد بکەن جارێ جیهاد ئەوەی کە ئیبن قەیم دەفەرمێت چوار جۆری هەیە کە جیهادی نەفس و جیهادیەوە دوو جیهادی کۆتایی کە جیهادی کافر و منافقانە کەم جار جیهادی نەفسە دواترەوان ئەویش جیهادی کافران دوو جۆری یعنی چوار مرتبەی بۆ داناوە نەزاد معاد کە لەوێشەوە چار مرتبەکەی بۆ داناوە یەک لەوانەی کە جیهاد دەکرێت ئەگەر تو نەتوانی ڕاستە و خۆ دعمیان بکەی جیهادێک دەیە بە لیسان جیهادێکە دەیە بە دڵ یعنی ئێستا مشکلەی کاک دکتۆری ئەوەیە لە سەمین بەرێ جیهادێکی دەست پێ کردەوە دژی حەماس ئەوەیە کاکە ئەوانە غەڵەت باشە تو لە دکتۆر گەڵە دکتۆر وەڵامی خۆ ئەوە قسەکەی دەکەم
ئەو قسەی دەمەوە ڕەدی دەمنی داوەتە ڕەدی دەمەوە بۆتە من باس هاتو بۆ ناودێنەوە ئەکس دوایی بە هەدیە دەدەمێت یان دەتێمە دەست لەم لێکەین دەست لەم لێک ناکەم دوای دەست لەم لێک دواتر دەست لەم لێک دەکەن زۆر باش من پێم وایە من دەست لەم لی کەسێک دەکەی کافر بێ جیاوازە تێدەگەی کاک دکتۆر کە ئوستاجان مەسەلەکە لێرە چیە مەسەلەکە لێرە ئەوەیە کاکە جان ئەو مەوزوعی کە ئێستا ئەمە لۆ نەچی لۆ جیات لەبەر چ ناچن بۆ جیهاد ئەوە قسەی بەشێکی لەو کوردانەشە کە باسی کوردی ڕۆژئاوا دەکەن چکە ڕۆژ لە کەناڵشکردەوە باس زەحمەت نەبی کاکە جان ئەوە دەخەمی ڕۆژئاواتانە چەند کەس چوونەتە ڕۆژئاوا کاکە مەرج نییە تو لە شوێنێکی حاڵەتەکە ڕوویدا یەکسەر هەموو دنیا بکاتەوە لۆ لەبەر ئەوەی یەکەم ئێستا باشترین جیهاد 5 خاڵە خاڵی یەکەم ئێستا وان هەموو تێدا بنەماکانی هەموو بەڵێ هەر گومان لەوەی دانەبێ خۆش گوان لەوە ئێستا ئێوە بڕوا کاک دکتۆر ڕئی دەگۆڕێت کە زۆر گۆڕایە دەشکە دەگۆڕێ گۆڕام پێما خۆش پێم بڵێ بڕوان پێ بکە ئەو ڕئیە بیداەتی باس کرد گە لە بیداەتی ئەوە بگوت هەروەگاوە هەڵە بوو ئێستا لەم مەرحەلەیەدا پێویستە لەسەر هەموو مسلمانان هاوکاریان بن زانە لەم مەرحەلە لە بیداەتی کە دەست پێکرا دەست پێکردنەکەی غەڵەت بوو ئەمما ئێستا دیفاعکردن ئەرچی سەرشانی مسلمان بەرنامەکەی دکتۆر گوتی جیهاد نییە ئەوە دەری جیهادە کاکە بیداەتەکەی وای گوت ئێستاش دەڵێم دەست پێکردنەکەیان غەڵەت بوو ئێستا دیفاعکردن ئەرچی سەرشانی هەموو مسلمانێکە براکەم ئەمە قسەکانم نەگۆڕاون وتومە چی وتومە سەبارەت بە پشتیوانیکردن و هاوکاریکردنی مسلمانان ئیسلامێکراوی غەزە بە ئەرچی سەرشانی هەموو کەسێکی دەزانین کە لە سنووری تواناکانی خۆیدا هاوکاریان بێ وڵاتە ئیسلامیەکان وڵاتە ئیسلامیەکان پێویستە بێنە مەیدانەوە بە واقعی پارێزگاری لەو میلەتە بکەن و دژی داگیرکاریەکان و ستەمکاریەکانی زایۆنی بوەستنەوە خەڵکەکەنێک حەماس زۆر باشە من باوەی تەواوکەم ینی پرسیارەکەی بۆ نەچن بۆ بە کورتیانی کاتم نەمەوە باشە بەزم بە زۆر بە کورتیە من پێخۆشە کاک دکتۆر زۆر تەرکیزی کردووە لەسەر دوعا و من دڵم پێخۆشە چکە دوعاکانی زۆر بەدڵەوە دەیکا ومن پێم خۆشە ڕێیەکانشی وردە وردە تێدا تەڕاجع بکە چکە ڕێیانی بیدایەتی گوتوێتی لەدا بووە ئەو یەک ئەگەر مسنگتەوە آخر مامۆستا لا تخولني ما لم أقول باشە دوای با کەسێک بێ کارەکانی سەرکات زۆر باش کەسێک بێ دوای دێر کەسێک دێ و تارەکانی سەرەتا لەگەڵ ئێستا دەوابی دەکە دوو قەزیەی حەماس قەزی حەماس بەڵێ جارێ ئەمە بزانین ئەگەر ڕەبتیکەینەوە بە سەرکەوتنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە داهاتوویەکی زۆر نزیک بەڕاستی بەرو بوومەکەی زۆر دەبینی سەروەتێکی زۆری فکری لە جیهاندا وەکو مسلمان دەستمان کەوتووە و قارەمانیەتی حەماس و بەڕاستی ڕژوولەتی حەماس وای لە مەش کرد زیاتر بە حەماس هەڵبڵێ منیش فرمێسێک بۆ خەڵکی غەزە دەڕێژێ لە کۆتاییدا بەس ئەو قسەی دەکەم لە کۆتاییدا ئێمەش وەکو کورد حەقی خۆمانە دیفاع وەشی حەماس لە خاچ سپاس خۆمان بکەین لە ملەتی خۆمان بکەین کارەکانی قبول نەکەین ئەگەر کەسێک هات ئێرەی داگیر کرد گۆڕی حەماس گۆڕاگربی سپاس بۆ دکتۆری دریسکاریتانی شارەزا لە فکری ئیسلامی هەروە سپاس بۆ دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد سەلەفی مامۆستای زانکۆ و گوتاربێژیانی ئەگەر 30 ثانیە دەدەمێ ئەگەر 30 ثانیە وتی خەڵکی ئێرەش وەکو حەماسکەن بەس کە لێ بەجواب هاتم وتی ها ئەگەر داگیر کرد لە دەرەوە هات سپاس دکتۆر سپاس دکتۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دامن